مەساری و ئەستێرە کەریم جەنگی جیانی سێمیان خوڵقان هەڕەشێ لە یەکتری دەکەن مەلەف یەکتری بڵاو دەکەنەوە ئەستێرە داوای کاری نەشاوی لە مەساری کردووە هەر بەڕاست شەڕەکەیان بەڕاستە یاخود تەنها نواندنێک کە دەیکەن و بەدوان ڕکلام لە بۆ وێبسایتێکی قومارکردن دەکەن تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سلااو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە وڵاتان بۆ بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سەری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێر ببینێتەوەرەوە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە بۆ پەیوەندیکردن بە ئێمەوە دەتوانین لە ڕێگای سناپچاتەوە یاخۆت لە ڕێگای ئینستاگرامەوە پەیوەندیمان پێ بکەوە ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە. سلااو هاوڕێیانی کلیل میدیا سەرەتا پێم خۆشە ڕووکردنەوەیەکی بچووک بدەین ئێمە لەو دوو کەسایەتە دژایەتی هیچ کامێکیان ناکەین و وە پشگیری هیچ کامێکیشیان ناکەین. سەرەتا پێمان خۆشە باز ئەستێرە کەریم بکەین وەکو هەموو جارێک Ladies First. ئەستێرە کەریم لە ڕێکەوتی 29 ساڵی 1983 لە شاری سلێمانی لەدایک بووە و کچی پیاوێکی ڕۆشنبیری شاری سلێمانیان ناسراوە بەکریم هومەری سووری عەرەبانچی باوکی بەهۆی نەخۆشی شێرپەنجە ماڵ ئاوایی لە ژیان کرد. ئەستێرە سێمین منداڵە لە نێوان برا و خوشکەکانیدا ئەو برایەک و دوو خوشکی هەیە کە تەنیا خوشکە کێ و دایکی لە کوردستان ماون وە خۆی و خوشکێک و برایەکی دیکەی لە وڵاتی سوێد دەژێن ناوبراو لە بنەماڵەیەکی بەهرەمەندی گەورە بوو و خوشکەزای هونەرمەندی گەورەی کورد عومەر چاوشینە کە 50 ساڵ خزمەتی شانۆی کوردی کردو و بەهۆی نەبوونی ژەن گۆڕەپانی شانۆکاری کورد ستاند ئەوڕۆ لێژنی پڕ کردوتەوە. ئەستێرە کەریم منداڵێکی لێهاتوو زیرەک بوو لە ساڵی 1992 وەکو پێشکەشکاری بەرنامەی پۆپولەکان لە کوردستان TV کەناڵی ناوەندی دەستی بەکار بوو و یەکەمین منداڵی کچی کورد لە باشووری کوردستان لە تەلەڤیزیۆنی کوردی دەستی بەکار کردووە. خوێندنی سەرەتایی لە شاری سلێمانی تەواو کرد بەهۆی شەڕی ناوخۆ و ململانەی سیاسی ساڵی 1996 لەگەڵ خانەوادەکەی لە شاری سلێمانی ئاوارەی سووریا کراو دوای زیاتر لە ساڵێک ڕوو دەکەنە وڵاتی سووریا دوای ئەوە دەگەڕێنەوە شاری هەولێر و ژانی خوێندن و کاری ڕاگەاندنی خۆی دەست پێ دەکاتەوە و درێژ پێدەدات دواتر وەکو بێژەری سیاسی لە بەشی کەناڵی ئاسمانی کوردستان TV درێژە بەکاری دەدات و بەڵام دواتر لە دوای وەکو یەکەمین بێژەری سیاسی بەشی کوردی لە کەناڵی هەشتاری TV کار دەکات. ئەستێرە کەریم چەند ساڵێک بەر لە ئێستا لە سۆشیال میدیا لە پڕ دەرکەوت ڕاستەوخۆ ئەو دەستیدا ئەوە وەکو مافی مرۆڤێک دەرکەوت و وە دژی ئەو کەسانەیە کە دژی مافی مرۆڤن. ئەستێرە کەریم چەندین کاری خێرخوازی کردووە لە پێش ساڵانی 2002 و دوای ساڵانی 2010 و لە ئەوروپا کار و چالاکی زۆر باشی کردو وە کۆمەکی خۆ کردوتەوە بۆ کوردستانی باشوور و هاتۆتە ئێران و دایتی بە فەقیری و هەژار. ئەستێرە کەریم چەند ساڵێک وەکو چالاکوانی سۆشیال میدیا دەردەکەوێتن و وە زۆربەی کار ڕەخنا لە کچە مۆدێل و وەچین و توێژەکانی کۆمەلگا دەگرێتن هەموو کاتێک دەڵێن ئەوان غەڵەتن و خەتەرن بۆ کۆمەلگا ئەوانە دەیانەوێ کۆمەلگا تێک بدەن و بەرەو ئاراستەیەکی تری داببن. نوێترین دەرکەوتنی ئەستێرە کەریم دژی مەساری ئەو گەنجەی تیکتۆکە کە ساڵانێکی زۆرە لە سۆشیال میدیا دەرکەوتووە. مەساری نزیکەی 12 ساڵ بۆ 13 ساڵ لە سۆشیال میدیا دەرکەوتووە. سەرەتا وەکو کەسێکی کۆمیدی دەرکەوتووە کاری کۆمیدیای دەکردووە ناوبانگێکی ئەگجار زۆری هەیە لە سەرەتای دەرکەوتنیەوە خەڵک پژیری ئەو گەنجەیە دەکەن و بەلایک و کۆمنتەکانیانەوە وارەوە ئەو گەنجەیە ماوەک بوو لایڤی دەکردەوە لە بەرنمەیەکی جیاواز و بۆ بینێرێکی زۆری هەبوو ئەو گەنجەیە بەڵام ماوەیەک بوو لە سۆشیال میدیا دابڕابوو دووبارە گەڕاو نا سۆشیال میدیا بەڵام ئەو جارە بە شێوازێکی زۆر جیاواز لە ڕکابەریکردن لە تیکتۆک وەروها ئەو گەنجەیە لە پڕ دەنگدانەوەیکی زۆری هینە هێشتا نەبووتە ساڵێک دەتوانین بڵین زۆرترین دەنگدانەوەی هەبووە وەروها زۆرترین بینەری لایڤیشی لە تیکتۆک هەبوو وەروها پژیرێکی زۆریشی دەکرێتن لە سۆشیال میدیا وە خۆشەویستی خەڵکیشە ئەو گەنجەی سەرەتای دەرکەوتنی بوو لە تیکتۆک وەروها ئەستێرە کەریم یەکێک بوو لەو کەسانەی کە چۆ لایڤەکەی دەستخۆشی لەو گەنجە کرد و
پێیوت دەست خۆش لە بەرەوەی مەساری کۆمەچی فەقیر و هەژاران دەکاتوە نۆژەنکردنەوەی مزگەوت و نەخۆشخانەکان دەکاتن و وا خۆی بە خەڵک ناساند بوو واروا چەندین کارێکی کردبوو بەڵام لەپەر ئەسێرە هاتە جواب وتی ئەم کارانی کە مەساری دێکا هیچیان بۆ کاری خێرخوازی نییە هەمویان لە قومار سەرف دەکاتن بەڵام تاوەکو ئێستاکە ئەو کارەیە پژڕاز نەبووتەوە تەنانەت ئەسێرەکەریم ڤیددیۆیەکیشی بڵاو کردەوە کە کاتێک مەساری قومار دەکاتن و واروها باز لەوە دەکاتن ئەو هەفدەفتەرەی کە لە تیکتۆک بەدەستهێناوە و تاوەکو ئێستاکەش چەندین پارێت تری بەدەستێناوە مەساری لە تیکتۆک ئەسێرەکەریم بازەوە دەکاتن ئەو پارانەی هەمووی لە قومار سەرف کردووە بەڵام ئەمە شتێکی تایبەت و تایبەت بەخۆیتی ئەلێرانە ئەمە بازەوە دەکەین مەساری ئەو کاتە هەڵەی کرد لە سۆشیال میدیا کاتێک وێبسایتێکی قومارکردنی بە بینەرەکانی پیشان دەدا بەڵام ئەو کارەیە زۆر هەڵەیە ئەگەر مەساری بیکاتن و یاخود هەر کەسێکی تر بکاتن لە بەرەوەی ئەو گەنجەیە لە تەمەنی منداڵەوە تاکو تەمەنی گەورە سەیری ئەو گەنجەیە دەکاتن و بە هەموو شێوازێک ئێمە دژی ئەو کارینە کە ڕیکلام بۆ ئەو جۆرە بابەتانە بکرێت لە بەرەوەی گەنجانمان بەڵا ڕێدا دەبردرێ واروها ئەستێرە کەریمیش کە دژی مەساری دەربارەی ئەو بابەتێک کە قومارکردنی بە بینەران پیشانداوە بەڵام ئەستێرە کەریم لێرەدا هەڵێ دووەمی ئەنجام داوە لە تەلەگرامەکەیدا ئەویش بە هەمان شێواز وێبسایتەکەی داناوە بۆ خەڵک بەڵام لەلایەکی ترەوە دەڵێ من دژایەتی دەکەم ئۆکەی ئەلێرە شتێکی زۆر باشەکە و دژایەتە جوانە دەکاتن کە دەڵێ نابی مەساری ڕیکلام لە بۆ ئەو وێبسایتە بکە ئەمە شتێکی زۆر جوانە و بێ هیچ کێشەیە بەڵام هەڵێ ئەستێرە لەوەدا هەبوو ئێمە دڵگران بووین بەوەی کە وێبسایتەکەی دانابوو لە ناو تەلەگرامەکەی ئەوەش گومانی لای ئێمە دروست کرد کە ئەوان هەردووچیان هەوڵ دەدەن ئەو وێبسایتەیە بە خەڵک بناسێنین هیوادارین کەوانە بێ ئۆکەی باسی بابەتەکە بکەن و بڵێن بابەتەکە زۆ خراپە هەمومان پێمان ناخۆشە و بەڵام بە هیچ شێوازێک گونجاو نییە ناوی ئەو وێبسایتی قومارکردنێ بێتن لە هیچ لایەکەوە لەبەرەوەی ئەو وێبسایتانە دەبنە هۆکاری ئەوەی کە تێکدان دروست بکە لە نێوان خانەوادە و کۆمەڵێک کەسیش تووشی ئەو کێشانە بن و کە ئێستا لە تەواوی جیهاندا ئەم جۆرە بابەتانە بەربڵاوە هەموو کەسێک دەتوانێت ئەمە بەکاربێنێ بەڵام کۆمەڵگای کوردی لە ڕووی ئەو بابەتانەوە زۆر نوێە هیوادارین هیچ کەسێک نزیکی ئەو پرۆگرامانە نەکەوێتەوە لە بەرەوەی تەنها پارەکانتان سرف دەکەن و هیچیش قازانج ناکەن و دواتریش لە ڕووی ئاینی ئیسلامەوە بە هەموو شێوازێک قومارکردن حرامە ئەگەر ئێوە پێویستن باینی ئیسلامەوە دوورکەونەوە لە هەر وێبسایتێکی کە باز لە قومارکردن دەکاتن هیوادارین ئەسێرەکەریم و مەساری دڵگران نەبن لە ئێمە هیوادارین ئەوانیش دوورکەونەوە لە ڕیکلامکردن لەو بابەتانە و هەردووشیان بازەوە دەکەن کە مەلەفی یەکتری بڵاو دەکەنەوە تاوەکو ئێستاکە گەورەترین مەلەفی یەکتریان بڵاو کرد بێتەوە نیشانی ئەستێرەکەریم و واروها پاسکلە سێتایەکەی بڵاو کردیتەوە ئەو بەهێزترین مەلەفەکانی مەساری کە لە دەستیتی و کە دژی ئەستێرەکەریم بەکاردێنێ و ئەستێرەکەریمیش گەورەترین هەڕەشەی کە لە مەساری کردووە ئەوەی ئێستا ئەمە بینیتمان تەنها ئەو ڕقم مۆبایلەی کە مەساری لەلای هەموو خەڵکێکێ و تەنها ئەو کردە ڤیددیۆی کە مەساری لە کاتی قومارکردن لە ناو لایڤ بە خەڵک پیشان دەدا کە ئەوەش هەردوو چند شتێکی زۆر سادەنها مەساری بازەوەش دەکاتن کە ئەستێرەکەریم داوای سێکسی لێ کردو لە ڕێگای تەلەفۆنەوە کە لە ڕێگای تەلەفۆنەوە سێکسەکە ئەنجام دەم لە ڕێگای سەتەوە بەڵام ئەستێرەکەریم بە هەموو شێوازێک دەڵێ من ئەم شتەیە ڕەت دەکەم و ئەگەر بەڵگەی هەیە فەرموو با پۆستی بکاتن بەڵام مەساری تاوەکو ئێستا هیچ پۆستێکی نەکردەوە وەروها دەڵێتن چەندین بەڵگەی ئەستێرەکەریمم لایە وێنەکان نەشاون بەڵام تاوەکو ئێستا هیچ وێنەیەک و ڤیددیۆیەکی بڵاو نەکردەوە هیوادارم ئەوانیش دوورکەونەوە لەو بابەتانە و خەڵکیش تاچی کۆمەلگا وشارتر بێ لەوەی کە بە دوو کەسانێک دابڕۆن هیوادارم هەموو لایەک سەرکەوتوو بنوارەوە ئەستێرەکەریم و مەساری ڕێزمان بۆ هەردووکیان هێ و هیوادارین هەموو لایەک سەرکەوتوو دڵخۆش و سەرفراز بن زۆر سپاس بۆ سێکین تاوای ڤیددیۆکەمان پێت خۆشە لە ڤیددیۆی داهاتوو چاوپێکەوتن یاخود ڤیددیۆ لەسەر چ کەسایەتێک بکەیت بۆمان لە کۆمنت بنووسە هەموو کاتێک باشترینەکان ببینە لا کلیل میدیا